بەڵێ دێنە سەر بابەتێکی دیکە کە لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەم پێدا ئەویش ئەوە بوو کە ئەمڕۆ لە هەولێر دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی نەخۆشیەکانی میزەڕۆ بەڕێوەچێت دەمانەوێت گرنگی ئەم جۆرە کۆنفرانسە بزانین لەناو ئەم کۆنفرانسەیە یاخود کارنامەی کاری ئەم کۆنفرانسە چییە ئەوە لەگەڵ دکتۆر یونس دزەیی سەرۆکی بەشی میزەڕۆ گفتوگۆ دەکەم ئەم بەیانێ بەخێر هاتی دکتۆر. زۆر سپاس بەیانی باش سوپاسی کەی بیستار دەکەم بۆ ئەم دەرفەتە. بەڕاستی باسی کۆنفرانسی دووەمی دەمێت سەبارەت بە کۆنفرانسەکە بزانین گرنگی ئەم جۆرە کۆنفرانسانە لە چییە و لە دوێنێەوە دەستی پێ کردووە. دەبێت بزانم چەند ڕۆژ بەردەوامە بێت کە لە دوێنێ دەستی پێ کردو و گرنگیەکەیمان پێ بڵیت. بەڵێ ئەمە کۆنفرانسی دووەمی کۆمەڵی نەشتەرگەری میزەڕۆی کوردستان ناسراوە بە KUA. ئەم کۆنفرانسە لە ڕۆژانی 9 تا 11 بەردەوام دەبی ئەم مانگە. طبعاً مەزەندە دەکرێت 250 بۆ 300 پزیشکی بەشدار لەم کۆنفرانسە. پزیشکەکان هەموو پزیشکی کوردستان یاخود لە دەریشەوە؟ نەخێر، پزیشکی کوردستان و دەرەوەی وڵاتیشن و هەروە زیاتر لە 12 وتەبێژ یعنی محازرمان هەیە لە وڵاتانی بیانی وەک ئەڵمانیا و فەڕەنسا و کەنەدا و مسر و قەتەر و لوبنان ئەوانە بەشدا هەروە محازرمان هەیە وتەبێژی خۆشمانەی کوردستان و عێراقیش لە محافەزات. گرنگی ئەم کۆنفرانسە یعنی ئاشنابوون بە زانستی تازەی پزیشکی لە بواری نەشتەرگەری میزەڕۆ کە زۆر گرنگە پزیشکانی خۆمان ئاشنابن بەو ینی ئەو زانستە نوێ و تەکنۆلۆژیا نوێیە. هەروەها هەریەک ئەزمموی خۆی باز دەکە ئەو پزیشکە گەورانە کە هاتوونە حازرات بەسن ئەزمموی خۆیان دەخەنە ڕووبەوەی پزیشکانی خۆمان ئیسیفادە لێ بکەن. وەروها بێجگەرەمەش کۆمپانیای ئەوی بەکاردێ بۆ ئامێرە پزیشکەکانیش بەشدار بووینە لەوەی بزانین ئەو ئامێرە نوێیانە چنەکە ئێستا بەکاردێن لە وڵاتانی جیهان بۆی نەخۆشخانی خۆمان لە کوردستان ئیسیفادەی لێ بکەن. دکتۆر هەرچەندە کۆنفرانسەکە هێشتا کۆتایی پێ نەهاتووە بەڵام بۆ ئێوە بەرچاوڕوونێک دەبێ هەبێت سەبارەت بۆی کە و ئامێرانەی کە ئێستا بۆ نەخۆشیەکانی میزەڕۆ لە نەشتەرگەریەکان بەکارهێنێت هەمان کوالەتی و هەمانە و ئامێرە باشانەیە کە لە وڵاتانی دەرەوە هەیە یاخود ئەم کۆنفرانسە ئەبێتە هۆکارێکە دەرچێکتان بۆ بکاتەوە ئێوە ئاشنا بکات بۆ جۆرە ئامێرانە و هاوردەی بکەن بۆ کوردستان. کۆنفرانسەکە زۆر دەوری هەیە بەو شتانە کەمان ئێستا لە هەرێمی کوردستان ئامێرەکان تەبان بەکاردێ بەس شتی نوێتر هەیە ئاشنا دەبین بەو شتانە و هەروە بەڕاستی لە بەشەکەمان بەشی نەشتەرگەری میزەڕۆ یەک لەو بەشە ینی پێشکەوتوانەیە لە هەرێمی کوردستان کە زۆربەی نەشتەرگەریەکان ئەوی لە وڵاتان دەکرێت لە لای ئێمەش دەکرێتن. باشە دکتۆر ئەوەی کە گرنگە کاتێک کە کۆنفرانسێک ئەنجامەدرێت بێگومان هەستەکەی بۆشاییەک هەیە یاخود بۆشاییش نەبێت نوێگەریەک هاتووە دەمانوێت لە ڕێی کۆنفرانسێکەوە ئەو نوێگەریە بخەینە بوارە و کاری لەسەر بکرێت. لە نەخۆشیەکانی میزەڕۆ ئایا شتێک هەیە کە وای کردبێت سەرنجتان بچێتە سەرۆی کە کۆنفرانسێک ڕێک بخەن لە وڵاتانی دەرەوە پزیشکی تایبەت بهێنن سپیکەر بهێنن باسی ئامێری تازە بکەن چ کێشەیەک هەیە لە کوردستانە؟ بەنسبەت کۆنفرانسەت ینی ئەوە بەردەوامە یعنی لە هەموو وڵاتانی جیهان کۆنفرانسات هەیە ینی هەر کۆمەڵەیە کۆنفرانسی خۆی ئەمە بە وەکو کۆمەڵی میزەڕۆی کوردستان بەشدارمان کردو کۆنفرانساتی دی لە دەروی وڵات. یعنی کۆنفرانسات شتێکی ینی ئاساییە لە هەموو کۆمەڵێک دەی بکرێتە. لە میزەڕۆی ئایا هیچ با بڵێن کێشەیەک هەیە لە کوردستانە سەبارەت بە نەخۆشیەکانی میزەڕۆ کە پێویستی پێ بدە یاخود بەهۆی پێویستیەکەیەتی کە کۆنفرانس بێگومان ینی ئەمە زانستی نوێ دەبی ئاشنابین بەو زانستە نوێ ینی هەر یەکە خبرەی خۆی دێتن باز دەکە لەم کۆنفرانسە شتێکی گرنگە کە هەموو کوردستان و هەروە بێجگەلەوەش ینی ئەو عیلاقاتە کە دروست دەی بینی پزیشکان و لەگە پزیشکان بیانی کە دەتوانن سبەی دووست بی پزیشکانی خۆمان سەردانی وێن دەربکەن و ئیسیفادە لە ئەزمموی وام بکەن لەم بابەتە. زۆر باش. دکتۆر ئەمە دووهەمین کۆنفرانسە پار ئەنجام درراوە یاخود پێشتر؟ نەخێر کۆنفرانس یەکەم لە 2016 بەڵێ خۆی کۆمەڵەکەمان لە 2014 ینی دامەزرا و یەکەم جار هەر تەنها بەشێکی گچکە بوونیان تەنها هەولێر دواتر دهۆک و سلێمانیش لقەکانیان دامەزرا و ئێستا تقریبا لە
لە کۆمەڵەکەمان بریتە لە 180 ئەندام کە بریتین لە پزیشکانی پسپۆری میزۆرۆ و پزیشکانی دێرینی میزۆر کە لە دوا ڕۆژ دەبنە پزیشکی پسپۆر. باشە لە کۆتایی کۆنفرانسەکانە هەمیشە ئەو ئەنجامی کە دەست ئەکەوێت کاری پێ ئەکرێت دێتە ناو بواری تەندروستیەوە گەر کۆنفرانسەکە کۆنفرانسێکی پزیشکی و تەندروستی بێت. کۆنفرانسی یەکەمتان سەرکەوتوو بوو کە توانیتان کۆنفرانسی دووهەم بەڕێوەبن لەوێ چه با بڵێن دەستکەوتێکتان دەستکەوت لە کۆنفرانسی یەکەم لە دووهەمە بەتەمای چی؟ بەڵێ لە هەر کۆنفرانسێک لە کۆتایی دەستکەوتەکانی یعنی ئەو شتانی کە کەم و کوڕیمان هەیە محاول دەکەین ئەو کەم کوڕانیە ئەو کەم کوڕانیە ینی تەختیە بکەین و بۆ ئەوەی کە بەردەوام بین لە دۆی خۆمان ئامادەکەین بۆ کۆنفرانساتی تر بۆی زیاتر سوود وەرگرنیان ئەو پزیشکانی کە بەشداربوون سوود لەو بابەتە وەرگرن. باشە دوا پرسیاریشم هەیە ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە یەکێک لەو نەخۆشیانی کە مەترسێکی زۆر لەسەر مرۆڤ دروست دەکات پرۆستاتە و هەروەها شەرپەتی پرۆستات. لەم کۆنفرانسە جێگەیەکتان بۆ ئەو نەخۆشیە کردوەوە کە گفتوگوی لەسەر لە کۆنفرانسەکە باسی هەموو بەشەکانی ینی بەشی میزۆرۆ دەکرێت ئەوش دەکرێتەوە گورچی لەو بۆڕی پرۆستات و میزڵدان هەموو بەشەکان باز دەکرێت بە سێشنات ینی باسی گورچی لە دەکرێت باسی نەخۆشیەکانی میزڵدان دەکرێت باشی شێرپەنجەی پرۆستات دەکرێت ئەمانە هەموو باز دەکرێت و وەروە چارەسەری گونجاو بۆیان دانراوە. زۆر باشە دەستەکان خۆش بێت دکتۆر یونس دزەیی سەرۆکی بەشی میزۆرۆ میوانمان بۆیت ڕێخەری کۆنفرانسیش سپاس دەکەین.